بە ئامانجی ئاشناکردنی توێژەرانی کورد بە تیۆر و ئامراز و ڕێکارەکانی توێژینەوەی زانستی لە بواری میدیادا کتێبێک بە ناونیشانی نووسینی توێژینەوەی میدیایی کە کارێکی هاوبەشی و نووسینێکی هاوبەشی دکتۆر یەحیا عومەر ڕێشایی و هەروەها دکتۆر ڕێبەرگۆران تاڵەبانیە بڵاو کراوەتەوە لە ئێستادا بۆ گفتوگۆکردن سەبارەت بە کتێبەکە. میوانداری زۆر بەڕێز دکتۆر ڕێبەرگۆران تاڵەبانی کردووە کە میوانە لە ستۆدیۆی ڕۆژێکی نوێ. دکتۆر سڵاو دەبێم کاتت بەخێر بێت. بانیتان باشی بەڕێستان و سەرجەمبینەرانی کورسات. سپاس بۆ ئامادەبوونە دکتۆر. کتێبەکە لە بەردەستی منایە و چەند ڕۆژێکە بڵاو کراوەتەوە. ئەگەر باسێکمان لە ناوەڕۆکی کتێبەکە بۆ بکەیت و کتێبەکە لە چەند بەش پێکاتەوە. بڵێ بیرۆکەی ئەم کتێبا گەڕێتەوە بۆ نزیکی تقریبان 6 ساڵی ڕابردوو. ئەویش لەو بۆشایی کە لە ڕاستیدا هەیە لە بواری نووسینی توێژینەوەی میدیایی بە پشتبەستن بە سەرچاو بە زمانی کوردی تەبان بە تایبەتی لە ناو خوێندکارانی خۆناغی بەکەرەوە سوود دبلۆم. بۆیە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو لەگەڵ مامۆسایی هاوڕێ و بەڕێزم پرۆفسۆر یایدە دکتۆر یەحیا عومەر ڕێشایی بیرۆکەکەمان خسە بواری پراکتیکیەوە بە ئاڵوگۆڕی زانیاری یاخود ئەو کەرەسانی کە لە بەردەسا بوو بۆ نووسینی کتێبەکە لەلایەن هەردوو لاوە. بەسپاسەوە ڕێکخراوی سیدیۆ هەڵسا بە چاپکردنی کتێبەکە و هەرێک لە بەڕێزان کاک بڕا عوسمان و کاک تێکۆ شەرخالیت سپاسیانەکەین کە ئەرکی دیزاینی کتێبەکە و بەرگەکەیان گرداستۆ. ئەم کتێبە تەمان 6 بەش لە خۆگرێوەکو و ڕێبەرێکی فراوان و واتوانین بڵێ کارێکی سەرەتایە بۆ نووسینی توێژینەی میدیایی کە لە بەش یەکەمە تیشخراوەتە سەر بابەتەکانی توێژینەوەی زانستی بە تایبەتی توێژینەی میدیایی چێ و ئامانج و گرنگیەکانی ئەم جۆرە توێژینەوانە لەسەر چ بنەمایەکە نووسێ و لە بەشی دۆمی کتێبەکە زۆر بە وردی باس لەوە کراوە کە توێژینەوەی زانستی لە بواری میدیا کرێتە چەند جۆر و لە چەند مۆدێل و چەند میتۆد و چەند شێواز و ڕێکاری تایە جێبەجێکرێ و لە بەشی سێمی کتێبەکە کارکراوە لەسەر ئەو کۆمەڵ و سامپڵی کە توێژەر وەرێگرێ لە بواری مرۆیی بە تایبەتی کە توێژینەوەکانێمە بێگومان زۆربەی زۆریەوەیە کە کاریگەری و ڕایە لەسەر ڕۆڵ و کاریگەریە لەسەر چینێکیان توێژێک لە ناو کۆمەلگایەکە وەرێگرین و بەشی چوارەمی کارکراوە لەسەر ئەو ئامراز یاخود بڵین تۆڵانەی کە لە توێژینە پشتی پێبەستری هەرێک لە فۆرمی شیکردنەوەی ناوەڕۆک واروە فۆرمی ڕاپرسی ڕا و چاپێکەوتنی زانستی و تێبینی زانستی هەر چواریان بە وردی باس کراون و پاشان نمونەمان بۆ هەرێکێک لەو توڵانە خسۆتە ڕوو. بەشی پێنجەمی کتێبەکە توانین بڵین کە هەنا و دڵی نووسینی توێژینەی میدیایە لە ڕاستیدا ئەیژەوەیە کە پێوترێ بەدی ڕسێرچ لاشەی توێژینەوە یاخود بە عەرەبی پێوترێت تەسمیم البحوث ئەوەیە کە هەر بەڕێزێک یاخود هەر توێژەرێک خوێندکارێک مامۆسایەکی زانکۆکەمە توێژینەوە نووسین لە بواری میدیا چۆن تایتڵێک خەڵە بژێرین و پاشان هەنگاوەکانی نووسینی توێژینەوە تا کۆتایی ڕسێرجەکە تای ئاماژە پێدراوەەوە. بەشی کۆتایی لە ڕاستیدا توانم بڵێم کەم لە سەرچاوە زانستیەکانی بواری توێژینەوەی میدیایی چ بە زمانی ئینگلیزی یاخود عەرەبی کاریان لەسەر کردوش ئەو 4 قوتابخانە سەرەکیە کە لە بواری ئەکادمیک ڕایتینگ واتە نووسینی توێژینەوەی میدیایە کاری لەسەر کرابێ ئەمە هەر 4 قوتابخانەکەمان هێناوە هەرێک لە قوتابخانەکانی APA شیکاگۆ و تورابیان ئێمەڵی 4 قوتابخانە لە هەموو وڵاتانی دنیا پشتی پێبەستێ بە پێی پسپۆڕەکان تەمەەن دابش بوون ئێمە هەر چواریمان باس کردو بە کورتی و پاشان گرنگترین ئەو سەرچاوانەی کە لە توێژینەوەی ئاماژەی پێکرێ و پاشکۆیەکمان هەیە لە کۆتاییە نمونەی دوو توێژینەوەیە کە یەکێکیانی هاوکارم پرۆفسۆر یایدە دکتۆر یەحیا عومەر ڕێشاییە کە شیکردنەوەی ناوەڕۆکە بۆ بابەتەکانی تورکیا لە چەند ماپەڕێکی ئەلکترۆنی کوردی ئەویتریانی من لەگەڵ مامۆستا بڕا عوسمانە کە هەر خۆی دیزاینەری کتێبەکەیە لە سەر بابەتی گرافیک دیزانێ لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەمەمان لە کۆتایە بۆ دانێک لە ڕاستیدا بۆی کە ئێمە لە ماوەی چەند لاپەڕێکە باسی توێژینەوەی زانستیەکەین نمونەیەک بینە بەردەست خوێنەران بۆی لە بەچیان بێ بۆ کارکردن. زۆر باشە دکتۆر ئێستا خۆت ئاماژە پێکرد کە ئەم کتێبە لە 6 بەش پێکات و زۆر بەوردی باس لە نووسینی توێژینەوەی زانستی میدیایی ئەکات کەواتە ئاماژ لە نووسینی ئەم جۆرە کتێبانە لە چیایە؟ ئامانجەکەی بڕاست لە ڕاستیدا هەم وشیاریە هەم فێرکردنە هەم ڕاهێنانە و هەم بەهێزکردنی توێژەران و خێرانە لە بواری میدیا لە ڕاستیدا ئەوەی کە ئێمە بۆەوەی کە ئەم ئامانجانە بەدیبێنین نمونەمان تایهێناوەتەوە بە جیاواز ڕەنگە لە هەندێک لەسەر چاوی تر چکە لە ڕاستیدا هەر جۆرە نووسینێک لەگەڵ نووسینێکی ترا فەرقیە بە تایبەتی بابەتی توێژینەوە یان هەندێک بابەتیەوەی کە پێوترێ
پرۆسەسەکە عملیە یاخود بڵین پراکتیکی ئەگەر نمونەی تیانە بێ لە ڕاستیدا فێرخوازان و خوێنکاران و تەنانەت ڕەنگە بۆ هەندێک لە مامۆسانی بەڕێزیش تا ڕادەیەک شوێنێک یاخود بۆشاییان بۆ پرکاتەوەی کە نمونەی تیانێ هێنانەوەی نمونونەکان و بەڕاستی سادە و ساکاری لە نووسینی زاراوەکان و بابەتەکان و کەرەستەکانی توێژینەوەکە لە چوارچوی ئەم کتێبەدا وامان کردو کە بەڕاستی هەموو کەسێک لی تێبگا و خوێنەر بڵین ئاشنایەتی پێ هەبێت چونکە لە ڕاستیدا ئەم بابەتە بابەتێکی زۆر زانستی ئەبستراکتە ئەگەر بێت و بەو زمانەی کە خۆمان دەمانێت و یاخود پێویستە بنووسێ ڕەنگە زۆربەی خوێنەران لی تێنەگا بۆیە هەوڵمانداوە لە مابینی ئەم زمانە زانستیە ستاندارد ئەبستراکتە لە مابینی ئەوەی کە خوێنەریش پێویستە بەشێکی ئەوەی کە بڵین هاودای ئەم کتێبە بە یاخود پێویستی پێ بتوانێت لی تێبگا بۆیە هەوڵدراوە هەم لە ڕووی زمانەوە هەم لە ڕووی نمونەوە و تەرجمەکردنی یاخود پراکتیزەکردنی زانیاریەکان لە هەرێکێک لەو بەشانی کتێبەکەیە لە ڕاستیدا توانین بڵێ دەبێتە ڕێبەرێک بۆ ئەوانەی کە ئەتوان ئەم کتێبە بنووسن بۆیە هیوادارین ئەو ئامانجانەی کە هەمان بووە لە داهاتوودا جێبەجێ باشە دکتۆر ناوەڕۆکی کتێبەکە ئەگەر باسێک لە بەشەکانی بکەین یەک لەوانە هەڵبژاردننی ناونیشانێکی گرنگە بۆ توێژینەوەیەک ئەگەر باسێکی ئەمەمان بۆ بکەیت و هەروەها باسی پێشەکی توێژینەوە کراوە کە ئەمەش گرنگە کە توێژەرێک توێژینەوە لە هەر بوارێکە ئاکات پێشەکیەکی پێویستە ئەم پێشەکی ئەبێت چۆن بێت و هەڵبژاردننی ئەم ناونیشانە ئەبێت چۆن بێت سەرەتایی توێژینەوەی زانستی تەبەن لە هەموو زانستەکانە هەر ڕاستە بە تایبەتی لە بواری میدیا ئەوەیە کە بە گرنگە سەرەتا بیرۆکەی توێژینەوەکە گەڵاڵە بکەیت ئەوی ژەوەیە کە بەشێکی زۆر یاخود بەتوانین بڵێم زۆرینەی زۆری توێژینەوەکانی بواری میدیاوەیە کە ئێمە دوو گۆڕاومان هەیە لە ناو توێژینەوەی زانستیە کە زمانێکی زانستی میتۆدیە بەکاردێنرێت گرنگەم دوو گۆڕاوی تابێ واتە بەگشتی بە زمانێکی سادەتر قسە بکەین ئەوەیە کە توێژینەوەکانی میدیا هەمیشەیان کەناڵە یان پەیامێکی کەناڵە یان بڵین لە بواری کارژێڕی دەزگاکانی میدیایە یان بڵین لەسەر ئاراستەی کەناڵەکانە کە ڕنگدانەوەی هەیە لەسەر بابەتێک لای چینی یان توێژێکی کۆمەڵگا بە نمونە گەر بڵین کاریگەری کەناڵە ئاسمانەکان لە وشاری ئابووری ژنان لە هەرێمی کورسان بۆ نمونە لەم توێژینەوە بینین دوو گۆڕاومان هەیە کە دیارە لە ناو نیشانەکەیان کەناڵ ئاسمانەکانێکیان بابەتی وشاری ئابووریە زۆربەی توێژینەوەکانی میدیا بە گشتیەوەیەکە لە ناونیشانە دوو گۆڕاویتیایە بەلایانی کەم ئەبێت توێژەر ئاگای لێبێکە ئاماژەی پێدراوە پاشان دەبێ هەوڵدی ئەو ناونیشانە لە ڕاستیدا هەم کورت بێ هەم پوخت بێ هەم مانادار بێ و لە زمانی زیادە ڕۆیی و پێ هەڵدان دوور بێ بۆ ئەوەی کە لە ڕاستیدا و ئامانجە سەرەکی کە توێژینەوەکە دێ پێ جێبەجێ بکەی بۆیە بینیت فلتەری دیژنە زانستیەکان و دیژانی جۆراجۆر هەیە لە ناو زانکۆکان کە توێژینەوەیەک ئامادە ئەکرێت لە هەر قۆناغێکی زانستیا بێکە لیژنەیەک هەیە بە تایبەتی لیژنە زانستیەکان پێداچوونەوەی پێکەن بۆی کە ناونیشانەکە ڕێک بخەن بۆ توێژەرە و بیخەنە سەر باریەوەی کە هەیە کە ناونیشانت لە ڕاستیدا جێبەجێ کرد بە پێ ئەو مەرجانەی کە تایەتی قۆناغی دۆمەکەوێتە سەر ئەوەی کە تۆ دیزاینێک بۆ توێژینەوەکە دابنی واتە ئەو ناونیشانە چۆن لە بەشەکانی توێژینەوە جێبەجێگەی کە لە توێژینەوە زانستیەکانی خوێندنی بڵین بەکەرۆسی سەرەتایی یان دبلۆم یان خوێندنی باڵا ئەوەیە کە لە لاپەڕی ناونیشان و کۆمەڵێک لاپەڕمان پێڵین سەرەتایەکان وەکو بڕیاری سەرپەرشتیارە و لیژنەی گفتوگۆیە و پاشان بۆ لیستەکانی بابەت و خشتە و پاشکۆ لەگەڵ پوختەی توێژینەوە عادەتەن سوپاسگوزاری و پێشەشکردن ئەمانە لە سەرەتای توێژینەوەدا پێکە پێوترێ لاپەڕە سەرەتایەکان بەشی دۆمیەوەی کە بەڕێزت ئاماژەت پێدا بەشی دۆمی پرسیارەکەت بابەتی پێشەکیە لە ڕاستیدا پێشەکی وەگەوەی کە لەلایەن بڵین شارەزایانی بواری توێژینەوە ئاماژەی پێدرێ بە تایبەتی بڵین مامۆسایانی وڵاتە عەرەبیەکان ئاماژە بۆ دەن کە پێشەکی وەکو ئاوێنەیەک وایە بۆ توێژینەوەی زانستی واتە هەموو هەنگاوانی کە پاش دەستنیشانکردنی ناونیشان تا کۆتایی توێژینەوەکە کە ئەنجام و دەرەنجامەکانی دەربەدەسێنی لە ڕاستیدا ئەوەیە کە لە پێشەکیە بە کورتی باسەکەی واتە توانین بڵین کورتەیەک پوختەیەکە لە توێژینەوەی زانستی کە پێشەکی لەگەڵ پوختە جیاوازی هەیە تەمەن بەڵام پێشەکیە توانین بڵین توێژینەوەکەیە بە کورتکراوی ئاماژە بۆ وادەی لە پێشەکیە کە چەند گۆڕاوت هەیە و پاشان ئەم دوو گۆڕاوە چۆن ئەبەسیت بێکەوە لە ڕێکارەکانی نووسینی توێژینەوەیە و پاشان ئامانجە سەرەکیەکە یاخود هەستکردن بە کێشەی توێژینەوەکە ئاماژەی پیادری پاشان ئەچیتە سەر هەنگاوەکانی ترکە بابەتی میتۆدنامەیە کە ئەم توێژینەوەیە چ کێشەیەک چارەسەرەکات چونکە هەموو توێژینەوەیەکی زانستی بە پێ و پێناسانی کە بۆ یەکرێ ئامانج لی چارەسەرکردنی کێشەیەکە یان ڕووداوێکە یان بابەتێکە یان ململانەیەکە
یان دیاردەیەکە کە لە ناو کۆمەلگایە ڕەنگی داوە یاخود ڕەنگ بدا کە ئەمە هەندێک جار توێژەر لە هەڵوێستێکی ڕۆژانەوە بۆ نمونە لە گفتوگویەکی نێوان هەرسێکمانە ڕەنگە لە ئێستا پاش ئەم بەرنامەیە باس لە بابەتێک بکەین ڕەنگە بیرۆکەیەکمان لا توێژینەوەی لەسەر بکەین جاری وایە ڕووداوێکە کە ڕووی داوە لە ڕابردوو دەین بابەتێکی توێژینەوەی لەسەرەکەین یان دیاردەیەکە لە ناو کۆمەلگایە یان بۆ نمونە کێشەیەک هەست پێکەین هەر بە دیاریکراوی یان ململانەیەکی بۆ نمونە سیاسی ئابووری کۆمەڵایەتی لە ناو کۆمەلگایە هەموو ئەم بابەتانە ئەکرێت توێژەر بە تێگەشتێکی زانستی بتوانێت لە چوارچەوەی ناونیشانێکان ڕێکی بخە باشە تا چەند توێژەرانی کورد لە ئەم توێژینەوەی کە لە ناوخۆیە ئەکرێت گرنگی بۆ ڕێکارانە ئایەن لە ڕاستیدا توێژینەوەیکی زانستی و پڕبەرهەم بێ بابەتی ئەکادمی بواری میدیا لە هەرێمی کورسان ئەتوانم بڵێم کەمترە لە چارەکە سەدەیەک تقریبان بۆ ماوەی 23 بۆ 24 ساڵی ڕابردوو بیرمان نەچێت لە ساڵی 1990 یەکەمین بەشی ڕاگەاندن لە پەیمانگای تەکنیکی سلێمانی کراوەتەوە هەشتا وەکو تەمەنی ئەکادمی بواری میدیا لە ڕاستیدا هەشتا ئەتوانم بڵێم ماومانە چجایەوەی کە ئەمە بیانوو نییە بۆی کە بواری ئەکادمی میدیا گەشە بکە بەڵام ڕەنگە یەکێک لە هۆکارەکانەوە بێت کە تەمەنی ئەکادمی لە وڵاتی ئێمە کەمە دوو ئەوەی لە ڕاستیدا زۆربەی سەرچاوەکان بە زمانی بیانین کە ئینگلیزیەکان و عەرەبیەکانن ئێستا توانی بڵێ لەمە یەکەمین سەرچاوێک کە بە زمانی کوردی ئەچێتە ناو کتێبخانەوە بە تایبەتی ناو زانکۆکان و توێژەرانی بواری میدیا بابەتێکی ترەوەی لە ڕاستیدا بابەتی ئەم وانەی توێژینەوەی زانستی بەپێی پێویست لە ناو بەشە زانستیەکانە بەداخەوە ناخوێنرێ یاخودەوەی کە ئەخوێنرێ ئەتوانە بڵێم کورتەیەکی زۆر بچووکە لەسەر توێژینەوەی زانستی چییە و ئاماژەدان بە یەک دوو زۆر لە میتۆدەکان بۆ پاشان بەشێک لەو هەنگاوانەی نووسیدی توێژینەوەکەیە چونکە لە ڕاستیدا لە مابینی ئارتیکڵ و لە مابینی ریسێرچ جیاوازی هەیە ئەو ئێمە ئەو پەیپەرانی کێ دەکەین مامۆسایانی زانکۆیان توێژەران و لە گۆڤارەکان بڵاو بێتەوە یان لە کۆنفرانسەکان بەشداری پێکەین لە ڕاستیدا لە ڕووی لاشەی توێژینەوە و دیزاینەوە جیاوازی هەیە لە مابینی ئەو توێژینەوە زانستیانەی کە لە قۆناغەکانی دبلۆم و بەکەرەوەس و خوێندنی باڵا نووسێ بۆیە ئەوەی کە لە ناو کایە زانستیەکەیە بە هەنگاوی زیاتر و داواکاری و پێداویستی زیاتری پێویستە و کاتی و تێچووی زیاتریشی پێویستە بەڵام پەیپەرەکان هەوڵێکی کورتتر و پوخترە کە مامۆسایان یاخود توێژەران جێبەجێکن بۆیە لە ڕاستیدا جیاوازی ئەرتیکەڵ و ڕیسێرچ و باش کارنەکردن لەسەر ئەم وانەیە لە ڕووی ئەکادمی و پراکتیکی و لە ناو زانکۆکان نەبوونی سەرچاوی زانستی و لە ڕاستیدا کەمی سەرچاوی توێژینەوەی میدیایی ژەر بە زمانی کوردی و گرفتی دابڕان و نەبوونی کارلێک و پەیوەندی لە نێوان زانکۆکان ڕەنگە یەکێکتر لە بێ لە هۆکارەکان مەچەلی ناوەندی توێژینەوەکان کە ئێستا لە زۆربەی زانکۆکان لە ڕاستیدا بە خۆشحاڵی و چەند ساڵێکە سنتەری توێژینەوە کراوە کە من هیوادارم و لێرەشەوە داخوازیەکەم لە هەموو سەرۆکی زانکۆ بەڕێزەکان لە ڕاستیدا ئەو سنتەری توێژینەوەانە فراوان کەن و لە هەر بوارێک یاخود کایەک و سێکتەرێکە تیمێکی لە توێژەرانی سەکتەرەکە هەبێ بۆن لە بواری میدیا ئابووری سیاسی کۆمەڵایەتی بۆی لە ڕاستیدا ئەم گروپە ڕیسێرچانە هەم توێژینەوەی زانستی ئامادە بکەن و هەم ڕاهێنانیان هەبێ لە ناو بەشە زانستیەکانە بۆ ئەوی توێژەران و خوێندکاران باشە دکتۆر تا چۆن گرنگە لە توێژینەوەیە داهێنان بکرێت و تا چۆن گرنگە توێژەرانی کورد کە توێژینەوەیەکەکەن پێتان وایە تا چەند گرنگی بەوەی راوە کە چارەسەرێک بۆ کێشەیەک لە توێژینەوەکەیە باس کرابێت هەموو توێژینەوەی زانستی لە ڕاستیدا هەموو توێژینەوەیکی زانستی چارەسەری کێشەیەکە کا بەڵام بۆ مانایە نایە کە داهێنانێکی زانستی تیا بکە لە ڕاستیدا ئەو توێژینەوانەی کە دەکرێن لە زانکۆ پێشەوتۆکانی دنیاشا ئەوەیە کە بەشێکی زۆریان ئەوانن کە پەیوەندیدارن بە بابەتی پرسەکانی ناوخۆی وڵات یاخود هەندێک جار پرسی نێودەوڵەتی هەندێک جار پرسی هەرێمیەکانە بۆ منە جێبەجێکرێ بۆیە بشێ دیاردە و وەکەوەی کە باسمان کرد ڕوودا و کێشە ململانەکان من کە چارەسەری تیاکرێ بەڵام هەندێک جار توێژینەوەکان بۆیە کە لە ڕێی ئەو چارەسەری کێشەیەوە لە ڕاستیداوەیە کە شتێکی نوێ بێنێتەکایە بۆ نمونەیەکی تیۆری یاخود تیۆریکی میدیایی دابێنرێ لە ڕاستیدا کە ئەمانە نمونەی جۆرە توێژینەوەانە بەگشتی لە ناو تێزی دکتۆراکانە بەرهەمدێنرێ کە ئەو ڕسێرجەرە ئەو توێژەرە لەگەڵ تیمی سەرپەرشتیاری و توانم بڵێم ناوەندی ئەکادمیەکەشی هاوکات و سەپۆرتێکن لەلایەن هەندێک جار دامەزراوەیەکی دەرەوەی خودی زانکۆکەش بۆی کە بیردۆزێک یاخود تیۆریەک یاخود نمونەیەکی تیۆری تازە دامەزرێنێکە
لە کای میدیای جێبەجێ بکرێت چونکە ئەتوانە بڵێم تا ساڵانی نەوەتەکانی سەدی ڕابردوو ئێمە توێژەرانی میدیا ئاشنا بووین بە کۆمەڵێک لە تیۆریەکانی بواری میدیاکار و نامەی پەیام و جەماوەر کە ئیشی لەسەرکرا بەڵام لە ماوەی توانە بڵێم 20 بۆ 20 ساڵی ڕابردوو لە کۆتایی سەدەی 20 سەرەتای سەدەی 21ەکەم بە تایبەتی توانە بڵێم ڕۆژانە بیر و بۆچوون و مناقەشە لەسەر نمونە و تیۆریەکان زیاد دەکا و چەندی تیۆری نوێی میدیایی سەری هەڵداوە بەهۆی ئەو گەشەکردنەی کە لە بواری میدیای سەرهەڵدا ئەمە هەمووی سەرنجامی ئەو توێژینەوە زانستیانن کە توانیت ئەم تیۆر و نمونانە بێنێتەکایەوە. زۆر باشە دکتۆر وەکو توێژەریانی میدیایی تا چەند ئەو میدیانەی کە ئێستایان یاخود ئەو میدیاکارانە لەسەر ڕێگا دروست دەکەن لە ڕاستیدا توێژینەوەی زانستی لە هەموو وڵاتانی پێشکەوتو یاخود بڵێ ناوەندە ئاکادمیەکان کە جێبەجێکرێ ئەوەیە کە توێژەر ئەگات بە کۆمەڵێک زانیاری یاخود داتای نوێ ئەم زانیاری داتانە دەتوانم بڵێم کەرەسێکی زۆر باشن بۆ گەشەپێدانی وڵات لە هەموو سێکتەرەکان بە تایبەتی لە کایی میدیا بەڵام لە ڕاستیدا بۆ شایەک لەمابینی دەزاکانی میدیا و ناوەندە ئاکادمیەکانی میدیا هەیە بەداخەوە تا ئێستا شەر پێوەی دیارە خاڵێکی تر ئەوەیە کە هەشتا ئێمە لە زانکۆکان لە هەرێمی کوردستان نەگەشتنەتە سەرەوەی کە لەسەر بنەمای بازاڕی کارواتە دامەزراوی میدیایی بەپی ئەو بۆشاییانە و کەلێنانەی کە هەیەی داوای توێژینەوەی کردبێ لە ناوەندە ئاکادمیەکان توێژینەوەی بۆ ئامادە بکەی بۆی سوودی لێوەرگێ لایەنێکی تریەوەیە کە کۆی دامەزراوەکان بە میدیاشەوە لە هەرێمی کوردستانە لە ڕاستیدا ڕەنگە بەپی پێویست ئاوەڕیان لە توێژینەی زانستی نەدابێ لە بواری میدیا و کاریان لەسەر نەکردبێ ئەمانە هەمووی هۆکارن و ئەتوانم بڵێم بەپێی پێویستی و تموحی ئێمەی توێژەرانی و ئەکادمیانی بواری میدیا ئەتوانم بڵێم توێژینەوەی زانستی لە بواری میدیا جێ خۆی نەکرێتەوە بەداخەوە و ساڵانە ئەتوانە بڵێم چەندین پەیپەر و توێژینەوەی زانستی لە زانکۆکان ئاکرێوانە هەمووی کەرەسەی باشن لە ڕاستیدا چ دامەزراوەکانی میدیا چ وەزارەتی ڕۆشنبیری چ ناوەندەکانی تری دەسەڵات دەتوانێت سوودی لێ بگرێت چکە توێژینەوەکان هەمووی لە ڕاستیدا پەیوەندیدارە بە جگەل لە بواری میدیا بە بوارێکی تر واتە میدیا و سیاسەتە میدیا و ئابووریە میدیا و کۆمەڵایەتیە ئەمانە هەمووی کەرەسەی باشن دەکرێت دامەزراوەکان بە میدیاشەوە سوودی لێوەرگن و توانن بۆ گەشەپێدانی خۆیان بەکاری بێنن چکە زۆربەی دامەزراوە میدیاکانی گیان لە ڕاستیدا دوو کۆڵەکە هەیە کاری لەسەرەکەن بۆ گەشەپێدانی خۆیان یەکێکیان توێژینەوەکانە ئەوی تریان ئەو ڕاهێنان و گەشەپێدانانی بەردەوامە چ ناخۆی بیان دەرەکی بێ بۆ کارمەندەکانیان ئەمە دوو خاڵی بەهێزە ئەکرێت دەستگا میدیاکان سوودی لێوەرگن بۆ گەشەپێدانی خۆیان دکتۆر بەپێی خوێندنەوەی بەڕێستان ئەکرێت بڵین لە ئێستاە خاوەن میدیایەکی باشین یان هەنگاوێکی باشمان بڕیوە لە بواری میدیایە تەمەەن دەزا میدیاکان بێگومان لە هەرێمی کوردستانە چ لە ڕۆژنامەی کوردستان ساڵی 1990 تاوکەتە سەیەکین هەتاوەکو ئێستا لە ڕاستیدا زۆر بە باشی گەشەی کردو بێگومان ئێمە لە جۆرەکانی میدیا میدیای گشتیمانێ میدیای تایبەتمەندمانێ لە بواری میدیاکردنیەکانە زۆرترین ئەتوانم بڵێم مۆدیلەکان و شازەکانی میدیامان هەیە چ لە میدیای ڕۆژنامەی ئەلکترۆنی چ ماڵپەڵ ئەلکترۆنیەکان لە بواری نەوەکانی ئینتەرنێتە هەرگەشەمان پێداوە بە تایبەتی میدیا گەورەکانی وەکو بەڕێستان کەناڵ ئاسمانەکانیش تەنانەت پشتیان بۆ بەسۆکە لاپەڕە و توانم بڵین ئەکاونتەکانیان هەبێ لەناو سۆشیال میدیا یاخود بڵین تۆڕە کۆمەڵایەتەکان بەگشتی گەشەیەکی باش هەیە بە تایبەتی لە بنەما سەرەکیەکانی دامەزراوی میدیا وەکو تەکنەلۆژیا و کادری میدیایی و سیاست و ئیدارە و مالیە و زایدەن ئەوەی کە پێوترێ ژینگە و شوێنی میدیایی لەمانەدا هەنگاوی زۆر باشەیە بەڵام بێگومان هەشتا هەر لە ئەوەدایە توانم بڵین کە ئەکرێ باشتر و گەشتکەوتوتر بێت ئێستا هەیە. دکتۆر کاتی خۆی کاتێککە کەسێک بویستە وتارێک بنووسێت یان لە ڕێگای ڕۆژنامەوە بوو کە ئەویشتوانێت فلتەرێکی زۆری هەبووایە تا لە دوایە وتارەکەی بڵاو ئەکرایەوە یاخود لە ڕێگای هەندێک لە میدیاکان بوو کە بیان ڕێگەی بنراو بیان ڕێگەی بیستراو بوو بەڵام ئێستا هەموو کەسێکە توانێت نووسەر بێت لە ڕێگەی سۆشیال میدیاکەی خۆی و لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکەی خۆیەوە ئایا بوونی ئەوەی کە جاران فلتەرێکە بوو کە ئێستا فلتەرێک ئەمە کاریگەرینە لەوەی کە ئێستا کاری میدیایی کاری نووسین بەرەو هەنگاوێکی خراپتر بەرێت بێگومان لەگەڵ سەرهەڵدانی میدیای نوێ بە تایبەتی فراوانی جلەنەوەکانی ئینتەرنێت کە لەنەوەی یەکەمەوە بۆ دووەم و ئێستا بۆ نەوەی سێمی ئینتەرنێتە ڕوا لە ڕاستیداوەیە چەمکی نوێ لە بواری میدیات و دەکای شە پێوترێ ڕۆژنامەگەری هاوڵاتی یاخود هاوڵاتی ڕۆژنامەنووس لە ڕاستیدا ئەم چەمکە ئەوەیە کە هەردوو پۆلێنەکە ئاگرێتەوە ئەوانەی کە میدیاکاریشن ئێستا لە ڕاستیدا پشت بە سۆشیال میدیا بەسن بۆی کە بابەتەکەی بنمونە پاش ئەم بەرنامەیە ئەشێ میدیاکارێک یاخود هەرێکێک لە بەڕێستان ڕووداوێک لە دەرەوەی ئەم بارەگای بینایە ببێتە هەواڵێک و لە پەیجی خۆت یاخود لە ئەکاونتی خۆت دای بەزێنی
و بەشێک لە میدیاکان پشت بەم بابەتە ببەستن. واتە میدیاکار ئەشێ هاوڵاتی ڕۆژنامەنووس بێ و ئەشێ هاوڵاتێکی ئاسایش ببێتە هاوڵاتێکی ڕۆژنامەنووس. ئەوەی کە بەڕێزت دوت بێگومان لە ئێستادا ژمارە و قەبارەی ئەوەی کە پێوترێ شوناسی ڕۆژنامەنووس زیادی کردو، بەڵام لە ڕاستیدا ئەوەیە کە هاوڵاتی ڕۆژنامەنووس کۆمەڵێک بنەچە و بنەمای خۆی هەیە، واتە کۆمەڵێک پرەنسیپ هەیە چۆن دامەزراوەکانی میدیا جگە لە بنەمایەتیشی یاسایەکان هەندێک ڕێوشێن و سیاسەتی تایبەت بەخۆی هەیە. بۆیە دەبێت ئێمەی هاوڵاتی ڕۆژنامەنووسیش کە میدیاکاری حەقیقی ڕاستەقینە نین لە بەکارهێنانی سۆشیال میدیایە دەبێت ئەو پرەنسیپانە جێبەجێ بکەین کە لە کۆمەڵێک خاڵا جێبەجێ کراوە. ئەوی ژەوەیە کە ئێمە ئاگداری بابەتی بوون و بەرپرسیارەتی و ڕازگۆیی و ئاماژەدان بەسەر چاوەی بابەتەکانمان، ئەمانە کۆمەڵێک پرەنسیپن لە ڕاستیدا دەبێت کاری لەسەر بکرێ بۆی کە ئەو جۆرە لە لادان و یاخود بڵین هەندێک جادڕن فەوزای میدیایی لە سۆشیال میدیا لە هەموو کۆمەلگاکانە هەیە، بەتایبەتی لە کۆمەلگای کوردیشە ڕەنگی داوەتەوە. ئەوەیە کە سەرچاوەکەی سۆشیال میدیایە. ئەم سۆشیال میدیاش ئەوانن کە لە ڕاستیدا بەشێکی زۆری سەرچاوی نادیارن، یاخود بڵین ئەکاونت و پەیج و گروپی نادیارن کە سەرچاوەکانیان نەزانراوە و بەشێکی زۆری لە هەواڵەکان بوون بۆ هەواڵانەی کە پێوترێ فەیک نیوز بەداخەوە. ئەمانەش کە هەندێک جار کاریگەریکی زۆر خراپی لە ناو کۆمەلگا و ڕەنگی داوەتەوە. باشە دکتۆر، کەواتە تا چەند پێویستی بۆیە سانسۆر کرێت ئەم هەواڵانە لە سۆشیال میدیا؟ ڕەنگە هاوڵاتیە کە شتێک لە ئەکاونتەکەی خۆی بڵاوکاتەوە زانیاری نەبێت لەسەرەوەی کە چی دروستە بڵاوی کاتەوە و چی دروست نییە، بەڵام ڕەنگە دەستگایکی میدیایی ئەوە بزانێت، بەڵام هەر ئەشی کات. بۆ بنمونە ڕووداوێکی کوشتن، ڕووداوێکی خۆکوژی بێت، یان ڕووداوێکی هاتوچۆ بێت لە ئێستاە هەواڵێکی گەرمە، ئەمە تا چەند پێویستی بۆیە سانسۆر بکرێت؟ لە ڕاستیدا لە زۆر بابەتی تریش یاخود مناسبەی تریش ئاماژەم پێداوە کە بواری یاسایی لە هەرێمی کوردستان و بەتایبەتی بواری ئیتیشی ڕۆژنامەوانی پێداچنەوەیکی زۆر بنەچەی ئەوێ. بۆ واتایی ئێمە بەداخەوە لە ئێستادا هەر جگە لە یاسای بەدەزێنانی زانیاری و خراپ بەکارهێنانی تەکنۆلۆژیا تقریبان یەک یاسا هەیە کە لە بواری ڕۆژنامەوانی یاخود میدیای ڕەنگی داوەتەوە، ئەویش ئەو یاسایە کە لەلایەن سندیکا ڕۆژنامەنووسانەوە دەرکراوە لە ساڵی 2012 پێم وابێ. بەرحاڵ ئەتوانم بڵێم یەک یاسایە بەگشتی کە ڕنگدانەوەی کایی میدیایی هەیە و لەگەڵ هەموو جۆرە ئامێرەکانە جێبەجێکە. ئەرکی پەرلەمان و لە ڕاستیدا وەزارەتی ڕۆشنبیری و دامەزراوەکانی میدیا و ناوەندە ئەکادمیەکانی میدیاشە هەمومان پێکەوە پێداچنوێ بکەین بە یاساکانی بواری میدیایی، چ بۆ میدیای چاپکراو لە ڕاستیدا چ بۆ میدیای بیررا و بیسرا و هەم بۆ میدیای نوێش. ئەمە بەشێکی پرۆسەکەی. بەشی دومی ئەو پرەنسیپانەی کە لە بواری تیکی ڕۆژنامەوانی هەیە. بەداخەوە میدیای زۆر گەورە لە هەرێمی کوردستان بینی هەر لە دروشم و ئامانجی کەناڵەکەیەوە کە کۆمەڵێک دروشمی هەڵبژاردو، بەڵام دەبینی ڕۆژانە ئەو دروشمانە و ئامانجانە پێشێل دەکات. ئەمە پێچەوانەی ئەو شوناسەیە کە خودی کەناڵەکە وەریگرتووە. لایەنێکی تری ئەوەیە لە ڕاستیدا بۆ هاوڵاتی ئاسایی کە ئەبێتە ڕۆژنامەنووس، چکەوتمان هاوڵاتی ڕۆژنامەنووس یان ڕۆژنامەکاری ڕاستەقینەیە یان هاوڵاتێکی ئاساییە. لێرەدا هاوڵاتی ئاسایی لە ڕاستیدا ڕەنگە لە هیچ وڵاتێکی دنیا تا ئێستا ئەوەی کە من ئاگادار بم هیچ یاسا و ڕێسایەک نییە بۆ هاوڵاتێکی ئاسایی کەوەکو هاوڵاتی ڕۆژنامەنووس کارەکە، بەڵکە بەشێکی یاسای بواری میدیانەکەی یاخود بڵێن تۆڕە کۆمەڵایەتەکانە کە دانراوە وەکو ئەمریکا، وڵاتانی ئەوروپا کە لە وڵاتانی دۆلی خلیجیش ئێستا وڵاتانی کەنداویش هەوڵ هەیە بۆ دەرچۆندنی ئەو یاسایانە لە بەشێک لە وڵاتەکان. بەشێکی پەیوەندی بەو پرەنسیپانەوە هەیە کە ئاماژەی پێدرێ. ئێمە لە ناوەندەکانی ئەکادمیەکان واتە لە بەشەکانی ڕاگەیاندن لە وادەی میدیای نوێ باسی هاوڵاتی ڕۆژنامەنووس یاخود بڵێن ڕۆژنامەگەری هاوڵاتی ئەکرێ و بەشێکی ئەو پرەنسیپانەیە کە ئاماژەی پێدراوە و ئێمە لە چوارچووی کتێبێکە هەر لەگەڵ هەمان مامۆسایی هاوکار پرۆفسۆر دکتۆر حامد ڕێشایی پێش 3 ساڵ کتێبێکمان هەر لە بواری میدیای نوێ چاپ کردو لە سایی شۆڕشی زانیاریەکان، یەک بەشی لەسەر بابەتی هاوڵاتی ڕۆژنامەنووسە. هیوادارم هاوڵاتی ئاسایی بتوانێت ئەو کتێبە یاخود ئەو زانیارە بخوێنێتەوە بۆی کە بزانێ چین ئەو پرەنسیپانەی کە پێویستە جێبەجێ. دەست خۆش بە دکتۆر، زۆر خۆشحاڵین. هەمیشە خامەتان پڕبەرشت بێت بۆ خزمەتی زانست بەگشتی و میدیا بەتایبەتی. سپاس بۆ بەڕێستان، خۆش بێ، زۆر خۆشحاڵ بووین.